خۆشەویستانم سڵاو ئازیزانم ئەڵلقەیەکی بەنامی هەنگاو دەرخام بۆ قسەکردن لەسەر گرانی بازاڕەکان بە وەرگرتنی ڕای پسپۆران و هاوڵاتیان ئەم ئەڵلقەی هەنگاویش تەرخانە بۆ هەمان باس بەڵام بە وەرگرتنی ڕای لە پساوانی تایبەتە بوارەکە هاوڕێمان بن. پار ئامارێک بڵاو کراوەتەوانێ ئەڵێ لە سلێمانیە پێویستی بە 54 سوپەرمارکێت هەیە، سوپەرمارکێتی گەورە، کاڵاکان، کرێخان و حەقدەست هەموو شتێک مەفروضە حق سەری بەدانێ. جاران بە وەزارەتی بازرگانی کۆمەڵێک کاڵا و کەلوپەلی لێ ئەهێنا لە ڕێگەی چەند وەکیلێکەوە کاڵاکانی ئەیانێ و نسبەتی ڕبحی بۆ دیاریکردن، بەڵام وەزارەتی تیجاری ئێستا ئەوە ناکات و خەڵکی ئازاد کردو لە هێنانی کەلوپەلەکان. کەشی خێزانی هەیە، زۆر داوا هەیە و تا لە دەگاکان هەیە وەکو من دیۆمە ئێستاش لە ئازال هەیە ئەتوان سەری بکەن. زۆری لەسەر گرانی و لەسەر مادەوەیە. ڕقم لەو کەسەیە کە سێحت گرانەکە. ئەو کاتی بازاڕەکان لە زێهنی هاوڵاتیاندا وێنەیەکی شێواوی وەرگرت، ئەو کاتی بازرگان و ڕۆژیارەکانیش وێنەیەکی شێواوتریان وەرگرت. ئەو کاتانە بوو کە دیمەنەکانی سەر شاشەی تیڤیەکان هاوڵاتیانی تووشی شۆک کرد کە هەرگیز ئەوان بە بیریاندا نەدەهات کە بێویژدانی بەشێک لە بازرگانەکانی وڵاتەکەیان بگاتە ئاستێک کە گەدەی هاوڵاتیان و هاوڕێ و هاوشاریەکانیان پڕ بکەن لە خۆراکی خراپی وڵاتانی دراوسێ لە پێناو گەرمکردنی گیرفانیاندا. بە هەموو توانایەکیانەوە درێخیان نەکرد لە گرانکردنی بازاڕەکان تا ئەو ڕادەی هاوڵاتیانی خۆیان بێهیوا کرد و متمانەی ئەو بازرگان و فرۆشیارانەشیان لاواز کرد کە بە ویژدانەوە مامەڕە لەگەڵ هاوڵاتیاندا دەکەن. لەوانەش سەختتر ئەوەیە کە لە پسراوانی وڵات جێی ئومێدی هاوڵاتیانیان نەمێنن و هاوڵاتیان بە بەشێک لە قەیرانەکانیان بزانن و ببینن بەرپرسەکان خەریکی کۆکردنەوەی پارەن. ئایا کێ لە پشت شێواندنی بازاڕەکانەوەیە؟ نرخی پارچەیەک زەوی 150 مەتری بە 15 دەفتەر دۆلار. ئایا هیچ روسکایی ئومێدێک بۆ هاوڵاتیان دەمێنێتەوە؟ ئایا گومانی هاوڵاتیان تا چەند لە شوێنی خۆیدایە کە دەڵێن بەرپرسان لە پشت هەموو کارە بازرگانیەکانەوەن؟ هاوڵاتیان پرسیار دەکەن و دەڵێن لە وڵاتێکدا ڕۆژانە بیری نەوتی تیا ئەدۆزرێتەوە وەکاری چێ کە سوتەمەنی و بانزین ڕۆژ دوای ڕۆژ لە گرانبووندان و لترێک بانزینی خۆماڵی لە بەنزینخانە حکومیەکاندا بە 500 دینار و بەڵام هەمان بانزین لە بەنزینخانە ئەهلیەکاندا بە 700 و 750 و 825 دینار. کابرایەکی دوکانە لەگەڵ ڕێزمە سێرەکەی سەرقفلەیشن دوکانێک چەند دەفتەرێکە پاش ماوەیەک کەم پرێکاتەوە ئەبێ ماشەڵڵای لێبێ بە ساحەبی ڤێلا لە مێرگەپان و لە سیتەک و ئۆتۆمبیلی 5 دەفتەری و ژنی تازەش لەوانەیە بێنەوە مەحسا حسابی من و تۆ ئەی قانون لە شۆ بە ئەکاکی حکوومەت برا مەسوولەکانی ئەوە لە شوێن نابێ چارەسەری زۆر کێشەی کۆمەڵایەتی کە لە خێزانە ڕواژ ئەڵێ کاسێ پڕ ئاشتی ماڵە تۆ ئەگەر لە ماڵەوە ئیمکانێت نەبێ لە کێشە ڕۆوە تەڵەباتیان هەیە ماڵ و مناڵێ لەبەرەوە ئەو گرانیە بێ بە سەبەبەوەی کە تۆ تەڵەباتی ماڵەکە نەتوانانی جێبەجێکەیت کە بەلێ کێشە لە بازارمان هەیە، بەڵام ئەو کێشانە دەبی عیلاج بکرێت. بە چه عیلاج دەکرێت؟ بە داڕشتنی یاسا. دەبی بازاری خۆمان تەنزیم بکەین، دەبی ئەسعاری خۆمان تەنزیم بکەین، دەبی بازرگانی خۆمان تەنزیم بکەین. یعنی کۆمەڵێک یاسا ئەگەر ئیجازەم پێ بدەی من ئاماژیان پێ دەم لەوانە یاسای تەنزیمی تیجارە، یاسای ئستیرا و تەزدیر، یاسای غەشی تیجاری، چونکە بەڕاستی ئێستا غەشی تیجاری زۆر لە بازاڕە هەیە. تەزویر، تەقلید، ئێمە پێویستمان بەو یاسایانێ بۆ ئەوەی ئەمە حەدێک بۆ ئەو شتانە دابنێ. ئێوە هەیە دوو ئیشە کافریان ناکەوێت هیلاکە چونکە ئەو دوو ئیشێکە ئەوەی کە ئەو هیلاکیە بۆ گیرفانی خەڵکی ترەکە پێی دەوڵە منەوێت. بەڕای پسپۆران کردنەوەی مارکێتەکان دەبێت کێبەرکە دروست بکە بۆ دابەزاندنی نرخ، بەڵام بەڕای هاوڵاتیان گرانی زۆرێک لە سوپەرمارکێتەکان بە جۆرێکە نەک نرخیان دانەبەزاندووە، بەڵکو لە هەندێک لە مارکێتەکان نرخی کاڵاکان گرانترە لە نرخیان لە بازاردا. ئایا دەبێت لەبەر چی نرخەکانیان بەو شێوەیە بێت؟ تۆ بڵێ بترسن لەوەی ئازانج بکەن، بەڵام نمونەش هەن کە ڕەچاوی گوزەرانی هاوڵاتیان دەکەن و نرخەکانیان بە جۆرێکە کە زۆر گونجاوە و نەک زەرمەندیش نەبوون بەڵکو قازانجێکی باشی دەکەن و ئاسوودەشن بەوەی کە کڕیاران لیان ڕەزامەندن.
لە ڕاستی هۆکاری هەرزانی نرخ لای ئێمە بەهۆی ئەو بۆ بەدەستێنانی متمانەیە کە متمانەیەک خێرێکی کە مەخسووسە سەر شتەکان بۆ ئەوەی لە بەدەستێنانی مشتری زیاتر بەدەستێنانی خێری کەمتر و لە پێناو بەدەستێنانی مشتری زیاترە متمانەیەکی زیاتر لەلایەن مشتریەوە ئەوشمە بەدەستێنا سواز بخوا ئەوەی کەوا هەرزان فرۆشە پێمە ساسم دوعای بۆکە دەفەرمێ ڕەحمەتی خوای لەسەر بێ باع سەمحە بەلێ بردووی بە هەرزانیش دەفرۆشی خەڵک لە شوێنی دوورەوە هاتوو بۆ لامان ئەویش لە شوێنی وەکو ڕاپەڕینەوە بۆ ئاشتی بڵێنەوە مەسافەیەکی دوورە لە بازاری کارزەوشکەوە لێوە لە ئەوە کە بازارێکی لێوە هاتوو بۆ لای ئێمە بەهۆی هەرزانی بە دڵنیاییەوە ئەگەر کەسێک بتوانێت ناوبانگی هەرزانی بۆ خۆی مسۆگەر بکە بە دڵنیاییەوە زۆرترین کڕیانێ بێ و زۆرترین قازانج و زۆرترین داهاتیشێ بێت کە ئێستا خەڵک زیاتر بازاری زۆر لەسەر بۆ منە شیرە ئەو شتانەیە شیرە هێلکەی ئەو شتانەیە شیر ئێستا لێرە لە بازار خەڵکەیە بە حەوت لایمە بە 6 و نیوە بۆ هەنێ نوعێک شیرە پێنسەی لە بازاریش کەمترە هەیە وەکو بازارە زۆربەی سەرەکان لە بازاریان هەرزانتریشە هەندێک نانەوە و سەمەخانە هەبووە کە وەختی خۆی کێشەکانیان زیاد بووە ئێمە لەلایەن قایمقامی مرکزی شاری سلێمانیەوە سوپاسنامە و دەستخۆشیمان بۆ ناردوون و هەڵیشیان واستیوە بە جامخانە شتەکانیانە کە ئەمانە لەبەرەوەی کە لە کێشی یاسایی خۆیان زیاتر بووە ئەکید بگرە قازانجیشمان کردووە بگرە زۆر لەبەر زیینووی بازار چونکە تۆ ئەگەر شتێک خێرێکی کەمی بخەیتە سەر هەیە بۆ منە 5,000 بخاتە سەر تاوەکو ئەو دانەیەگە فرۆشی ئێمە 6 دانە بەفرۆشین لەبەرەوە هەم زیینوەتی بازار و هەم خێری زیاتریش لەوانەکەین ئەو ئەگەر هاتوو توانیتی ئەو سمع و ناوبانگە بۆ خۆی پایاکە بە معنای وایە پاداشت کراوە. ئایا ئەگەر هەموو فرۆشیار و دوکاندارەکان پابند بکرێن بە هەڵواسی نرخ ئەوە ڕوویکی شارستانی نییە؟ ئەگەر نرخەکان هەڵواسرا ئەو کات بۆ کڕیار و فرۆشیارەکانیش کارێکی باش دەبێ و کەسیش فێڵی لێ ناکرێت چونکە زۆر جار کڕیار کە مامەڵە ناکات ڕووگیر دەبێ و زیادی لێدەسەنرێ ئەو کات پێویست ناکە بۆ ساکردنەوەی کاڵایەکیش سوێن بخوا. خۆزگەوا بە لە هەموو دوکانەکان نرخەکان هەڵواسرا بۆی کە ئەوەش نەگەڕێت و ماندوش نەبی هەر ئەوەش معاملە نەکەیت و شتەکە چەنی لەسەر دانرا بۆ ئەوە پارەکەی بێت و بێتە دەراو. زۆر پێویستە لەسەر حکومەت نرخ بۆ هەموو دوکانەکان و دانێ بۆی کانی بەڕاستی ئەم فەوزایە نەمێنێ هەفتانە بە بازاڕەکانە بگەڕن من لەو قەناعەتە هەموو دوکانەکان سعر هەڵواستنەوە چکە ئێستا یەکێ لەوانە خودوکانی خۆمان ئێمە جاران کە ئەو چاودێری بازاڕە بسعرمان هەڵەواسی یعنی ئەلفوبی اقتصاد و بازاڕە یعنی بازار ینی کە شتێک فرۆشتن هەبوو ئەبێ نرخەکەی هەبێ ینی پێویست ناکە هاوڵاتی بپرسی ئەوە بەچەنە و چۆنە و پێویستە هەر شتێک کە فرۆشرا بێ نرخەکەی لەسەری دانرابێ بەڵام ئێمە بەداخەوەمە لە بازارەکانی کوردستانە نایبینین تەنها لە چەند شوێنەکە یا لە ئەندێ شوێنە 100% دەگەر هەلواسی نرخم وایەشێک لە تەوجیهاتی مە بۆ چاودێرانی بازرگانی کە دەبێ ئاگاداری هەموو دوکاندار و سۆپەرمارکێتەکان بکەن کە نرخ هەڵواسن. هەڵواسی نرخ یعنی خۆڵقاندنی ڕوحی منافەسەیە. سعر کە تهدید بوو ئەو سعرە ئەم بۆ دیە 20,000 ناتوانانی بێی بە 21 ناتوانانی بێی بە 19 گەر نرخەکە جێگیر بێتتر کێشت نابێت لە هەر شوێنێک شت بکڕی ئێستا مەسەن نازانیم چی بۆ کۆ هەرزانە بچی شتی لێ بکڕی دەکری ئێمە نرخ لە بۆیان دابنێن بڵێن ئێوە دەبێ پابند بوون بۆم نرخە یاخود ئێمە بە شێوازیەکی تر هەڵ بدەین کۆنتترۆلی بکەین پێمان باش بوو وەکو ئەنجومەنی بەڕێوەبردنی دەستەی گەشت و گوزار لە چەند کۆبوونەوەیکی هاوبەش و بیرروڕامان گۆڕی دەربارەی ئەو بابەتە سەرەتا کۆمەڵی نرخماندانا ڕەوانەی کۆمەڵی چێشتخانە میێوەخانەکانی هەرێمی کوردستانمان کرد بەدەیان شوێنمان لێ پێشینەوە کردووە لە سزادانی لە داخستنی بەڵام هەمووی لەسەر ڕێنمایی گەشتیاریەکان بووە زیاتر لەسەر پاک و خاوێنی بووە بەڵام لەسەر نرخ ئێمە تا ئێستای شوێنێکمان سزانەدەوە ئێمە پێمان باش نییە کە لە ماوەی ڕابردوو چەند جێگەیەکی گەشتیاری خەڵک دەڕوایان لە چێشتخانە دەڕوا دادەنیشی لە پاشەوەی قایمەی سعری لە بۆ دێنێ دەبینێ بای مەسەلەن $50 $60 ئەو شتێکی زۆر ناشرینە و ئێمە پێمان قبول نییە بە هیچ شێوەیە چکە بەڕاستی لە ناکرێت لە ناو منیۆکەش بنووسێ لە هەموو دنیاوایە بۆیە ئێمە پێمان باشە ئەو نورخانە لە دەرێ هەڵواسن و زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک دابنرێ ئەو کاتەی ئەو گەشتیارەیانەوە ئەو هەوڵاتی پێ باشە سەردان بکە با سەردان بکە بە پێی ئەو نرخانەی کە دانراوە دەوجیهی دەکەین
کاکە نرخە لواسە احتیمالە جارێک دوو وەطەبی عینی چاودێر دەڕواتە سەر ینی دووبارە مراجعی دەکا کاکە من دووبار بە تۆم گوتیان نرخە لواسە ئێستا ئەوە جاری سێەمە ئێستا مستحقی غرامەی ئیجراعاتی دەگە دەکرێت و گەلێک جادوخانشی لە ڕێگای لیژنەی اقتصادی تێتە داخستن و لافیتەشی لەسەر دوکانەکە دەدرێت و لە عینی کات تێت لە چاودێری یانە خۆت لەو شوێنەی کە پێویستە تێغرامەی خۆشی بنەمای پێدانی مۆڵەت ئەوەیە کە هەڵواسی نرخ بە شێوەیەکی ڕون و ئاشکرا لە بۆ ئەوانەی کە سەردانی ئەو جێگەیە دەکەن ئەوەی هاتوو پێشەڵی ئەوەی بکە دەکا ئەوەی یەکی لە بنەما سەرەکیەکانی پێدانی و ئیشکردنی نییە بۆیە ئەو کاتێ ئەمە چ دەکەین ڕەنگە ئیجراعاتی یاسایی بەرامبەری بکەین بە ئاگادارکردنەوە یەکەم قۆناغ دوم قۆناغ بە سزادان سێم قۆناغ بە دەخست پێیان دەڵێن بچن سەردانی حانوتەکانش بکەن ینی بۆ ئەوی بزانن لە نێزیکەوە چاودێریەک هەیە کە ڕقابەیان دەکات لەسەریان بەتاکی دەگە بزانین گران فرۆشی دەکەن لیان قبول ناکەین. وەکو سیاسەتی گەشت و گوزار ئێمە پێمان باش بوو زیاتر کۆنتترۆلی نرخ لە جێگە گەشتیارەکان بکرێت پێمان باشە لە تورکیا من لە قەیسەری لە باشترین ئوتێلە خۆم بە $40 بۆچی لێرە ئوتێلێک بە $60 بۆچی لێرە ئوتێلە بە $100 هەرزانترین ئوتێل $40 لێرە هەرزانترین ئوتێل کە هیچ کەس بۆ گەشتیاری بێ لە ئوتێلانە ناخەوێت بۆ ئەوەی زیاتر ئێمە وە بکەین بواری گەشت و گوزاری ناوخۆیی بەهێز بکەین زۆر شوێنی وڵاتی دنیا کە گەشتیان زۆرتیەکە لە پێشەوە حسابی هەرزانی شوێنەکەکە لەبەرەوە تا ئێمە شوێنەکەمان چەند هەرزانتر بێ ئەوەندە زیاتر ئەتوانین گەشتیار بۆ لای خۆمان ڕاکێشن وێمە لە کۆبوونەوەکانماندا لە ڕێنمایەکانماندا دایمان ئەومان پێوتون نرخەکان لە بۆ هاوڵاتی خۆمان کەمتر بێ ئەو سیاسەتە بەکاردێ بەڕاستی لە چەند وڵاتی و نەجاحەتی هێناوە وەڵای من لەگەل ئەو قسەکانی جەنابتم بەڕاستی دەبی پێداچوونەوە لەسەر ئەو وەزع بکرێت ئێمە بەردەوام لەگەڵ بەڕێوەبەرانی چاودێری بازرگانی لە پارێزگەکانی هەرێم لە قسەداین بۆ ئەوەی بەردەوام سەردانی ئەو شوێنە گەشت و گوزاریانش بکەن سەڕای ئەوەی کە سەردانی بازار دەکەن و کۆنتترۆلی وەزعی بازار دەکەن ئازمان پێیاندایە تەوجیهاتمان پێیاندایە کە بەڕاستی لەمە دواش دەبی هەموو ئەو شوێنە گەشت و گوزاریانش بەسەرکەنەوە. لە ساڵی 2010 یاسایەک لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە بە ناوی یاسای پاراستنی بەکاربەر و لە پەرلەمانی کوردستانیش پەسەند کرا ئەم یاسایە پەیوەندی نێوان بازرگان و کڕیار و فرۆشیار ڕێکدەخات. یاسایەش خەڵک ئەپارێزێت لە قۆڵبڕین لە قۆڵبڕین و لە دەستبڕین و لە فێڵکردن لە کڕیار مافیە پارێزە لە زۆر وڵاتە یعنی ئەو یاسای پاراستنی بەکاربەرە ڕێکخراوی زۆر گەورەی بۆ دروست بۆ بێژگە لەو یاسا دەیان ڕێکخراوی تر هەیە بۆ پاراستنی بەکاربەر وەکوتم لە گرانی لە فڕوفێڵ لە هەموو شتێک کە ببێتە هۆی بە فێڕۆدانی پارەی یا فێڵ لێکردنی سام شتە خراپانەیەکە کوالیتی نییە ئەیسووتێنن دەبزانانی چی هێناوێتی بێ بەدادگا لە محکەمە ئەڵێ ئەوەنگە تەنشتمان سووتان باشی چی هێناوێتی لە حدودەوە نەهاتووە خەڵک قساکە یا ئەوەیە بەرپرسێکی لە پشتە نایانێ محاسبەیان کەشف بێ یا ئەوەیە قانونی لە وڵاتەکە قانونی حیمایە بەکاربەر بکەوتە 100% بکەوتە بواری جێبەجێکردن زۆر لە کێشەکانی بازار و زۆر لە ئەو بازرگانانەی کە دەستیان لە شتی تەقلید و ئەو شتانە هەیە طبیعی ئەو دەستیان کورد دەبێت دوکاندارەکانی لەگەڕێزم حتا ساحب ئەوانەیە کە ئامێرەکانی شاکەن تۆ چی حەق دەستەکان ئێستا جواب نانەوە جاران چی فەرموو بەخێری و چاشی بووەکری ئێستا بێزی نایە چونکە ئەمەنگە تێر بووە ئەمەنگە پارێ قانزاجی نامەشروعەکە ئەوەنگە ڕەقی فاحش وەرەگرێ بۆ هەموویان دەوڵەمەندن حتا نمونەیەکەیە خەڵک باسیەکە کابراای نادەم دکتۆری بە موان چێت لە یەک چشتی بۆ چاکە ئەڵێ کاکەوە زۆرە خۆ معاشی مانگەکەی منە ئەوەنگە ناکا کە تۆ لێ مەسەنی جاڵە چێ پێویستی بچی بە دکتۆری یا مهندس یعنی بۆ مهێنە بۆ واسوک بێ خوێن بۆ واسوک بێ هەل لێرە شەوەڵەم خوێنن بۆ تاعین و پارە نییە ئەوەی بخوێنێ بە ئینسانێکیکە لە حیاتەکە نەخوێنەواری ئافەیەکی زۆر کۆمەڵایەتیە هەموو گرنگی ئەبێ بێن بخوێنن ئەگەر خوێنەواری هەبێ من لەو بەڕامیسا
خەریجی کولەیەک دوکان هەبێ زۆر باشتر لە یەکێکی نەخەنەوار کە هەموو غەموحای ئەوەیە کە پارەک وەکاتەوە لە من و تۆ پارەکە وەرگێت. لە یاسای بافی بەکاربەرە هاتووە ڕاگەیاندنەکانی سزادا ئەگەر تەرویج یا بانگەشە یا ڕیکلام بۆ کاڵاوشمەکی خراپ بکەن. قوتی ڕاگەاندن لەوەیە کە بتوانێت خۆی لە کۆمەڵی دیاردە کە دیاردەکان باون لە ناو کۆمەڵگایە دیاردەکان کێشەی کۆمەڵاتی گەوریان دروست کردووە کە خۆیانی لێنان من هەستەکەم لەوانەیە وا کێشەکەی ناوەتەوە لەلایەن ڕاگەیاندنەکانەوە تاچی کوردی ئێمە سیرەکەی کەمترین سەیر ڕاگەیاندنەکانی خۆمانەکەن زیاتر بە دوای ڕاگەیاندنەکانی وڵاتانی ئەوروپی وڵاتە عەرەبیەکان ناگەڕێن ئەمە چی ئەگەیەنێت لەبەرەوەی کە کۆمەڵێک شت هەیە مەعانات هەیە لە لای تاچی کوردی لە لای ڕاگەیاندنەکانی خۆمان بەهەز ناکرێت. بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر جارە بینی دیانی مەسەڵەن لە زۆر بوارە قسا کرێت و ئەوانە بەڵام کەمترین لە بواری مافی بەکاربەرە کەمترین ڕێکخرا و کەمترین قسەی لەسەر کراوە. ڕاوەکان لە دووسێ ڕوانگۆ ئەتوانن کار لەسەرەوەکەن بۆ ئەم دیاردەیە کە بەداخۆم تا ئێستا جێگە دەستیان دیانەوە یەکەمیان لە ڕێگەی توێژینەوە پێویستە تۆ کۆمەڵە توێژینەوە لەسەر بازاڕەکان بکەی و ئەم توێژینەوانە بە شێوازێکی خەڵکانی پسپۆر و بەتوانە لە بواری توێژینەوە ئیشی لەسەر بکەن و کۆمەڵێک ئەرقامی دقیق و ورد و جوان بخەنە بەردەستی حکومەت و حکومت ئیجبارکەن کە ئیشی لەسەرکە. پێویستە هەموو ئەو ڕێکخراوانە فیدراسیۆنێکیانە بێ بە بڕوای من کە دیفاع لە مافی بەکاربەر بکەن بە خۆشیانەوە. ئەوەی دەبینرێ ئەو بەڕێبەرایەتی و تیمانە زۆر چالاکانە و لە خۆبودوانە بە تایبەت لە ڕووی پاک و خاوێنی و دەست بەسراگرتنی خۆراکی ماوە بەسەرچوو کاری زۆر گرنگیان کردووە. هاوڵاتیان خوازیارن کە لە ڕووی کۆنتڕۆلکردنی نرخیشەوە جێدەستیان دیار بێ و هاوڵاتیان دەڵێن گەرانتی هەیە بۆ ئەوەی کاتێ موچەی چین و توێژێک زیاد دەکرێت یا لە کاتی نەمانی کۆبوونی مانگانەی خۆراکدا بازاڕەکان باڵ پێنەگرن هاوڵاتیان متمانەی زیاتریان بەم بەڕێبەرایەتی و تیمانە هەیە و چاوەڕوانی بەجێگەیاندنی بەڵێنەکانیانن. گرانی هەیە وا چارەسەرکردن قانونانە جێبەجێکە نایکەن بۆ ئەوە تا کوالتی خشتی خراپەیانن چارەی ناکەن دەرمانی خراپەیانن خواردنی خراپەیانن بۆ سزاکانی ئێمە زۆر کەمە تەوان ئەوانی کە سزادرن لای ئێمە 30,000-50,000کە بەداخەوە سزایەکی زۆر کەمە کە لەم بەڕێوەبەرایەتیە درێ ئێمە چەند کەڕە داوامان کردووە لە وەزیری بازرگانی بۆی دەسەڵاتی سزاکانمان زیاد بکات بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ نووسراوێکمان پێ نەگەشتووە کە ئەو دەسەڵاتەمان بۆ زیاد بکە بەڵام ئێمە بۆی بەڕێز قایمقامی مەگەری شاری سلێمانیەوە کە بزانین ئەگەر سەرپێچێکە شتێکی گەورەی ئەوە نووسراوی ئاراسی قایمقامی مەگەری شاری سلێمانیەکەین بۆ ئەوەی لە جۆری ئەو سزایە زیاتر غرامەی ئەو شوێنە بکات ئەوەی کە پەیڕەوی یاسا و ڕێنمایەکان نەکە بە توندی سزای دەدەین بە توندی ئیجرعاتی لەگە دەکەین بە تاکی داوای زیادکردنی غراماتمان کردی لە وەزارەی مالیە بە چەندین نووسراو ئێمە ئیشی خۆمان کردووە بە تایبەت ئەو لیژنانی کە ئێستا هەیە دیشی خۆی کردو بەس تەنها گرفت کە هەبووە نەبوونی ڕاگەاندنەکان بۆ لەگەڵ ئەم تیمانەیە ڕاگەاندنەکان وەختی خۆی دەرناچون لەگەڵ تیمەکانە کە دەریژ نەچێ ئەگەر ئێمە چەندەها شوێنمان داخست بێت کە نەبین لابێت تەلەڤیزیۆنەکانە کەس نەیزانیوە بەس لەوانەیە هەرەوە زانی بێت کە لافیتێکی پێڵ بەسرا و داخراوە بەس ئێستا خۆشبەختانە هەموو ئێمە لێرەوە سپاسی و ڕاگەاندنەکان نەکەین کە دەورێکی باشیان هەیە لەم ئیشانەیە و هیوادارین زۆر لەگەڵمانە بێنە پێشەوە بۆ ئەوەی زیاتر ئەو دیاردانی کە هەیە لە ناو کۆمەڵگەی خۆمانە بە دەری بخەین. قایمقامێت پشویان نییە جومعان و شەمان و ڕۆژانی جەژن بەردەوام ئێمە لیژنەی تەفتیش و چاودێریکردنمانەیە لە سەرجەم کۆڵان و شوێنە شتێکان و بەسەرەکرێنەوە چاودێریە گەشتینەوە مەرحەلەیە چکایتر ساڵی پاریژ ئێمە دەستمان بەوە گرت کە ناتوانین بین بە ڕاگەاندنەکان لەبەرەوە بەها کۆمەڵاتی کە هەمانە بەزیتر ئیتر چارمان ناچار بوو لە مەیایتر داواکاری هاوڵاتانی زۆر بوو لە سەرمان و ئێستاش هاوڵاتیان داوامان لەکەن کە سزاکان تونترکەین لەبەرەوەی ئەو زانی کە هەمانە 5 ڕۆژ داخستن بەلافیتەوە چی تەعویزی ماڵەگەیاتەوە گە مناڵەکەی تووشی نەخۆشەی کوشن دەبێ 5 ڕۆژ تەعویزی نایەتەوە بەداخەوە ئەمە زۆر پێما خۆشە کە سزاکان تونترکەین و بۆی لە پیشینەکان زیاتر بێ بەرژۆندی گشتی بەرژۆندی هاوڵاتیان لە پێش بەرژۆندی چەند کەسێکەوەیە یان لە پێش بەرژۆندی گروپێکی دیاریکراوەیە ئەزمموی خۆم لە ئەوروپا ئەوە هەمووی بە یاسا ڕێکخراوە بۆ نمونە کەسێک دەهەوێت دوکانێکدانی یا لە مارکێتە کایشکە ئەوە هەمووی بە یاسا و ڕێسایەک ڕێک دەخرێ
ستافی و مارکێتەی تەبەن دەبێت کورسی تایبەتیان نەبێ بچن لەو بوارەیە کە هیچ دەکەن دێ بچن ماوەی 6 مانگ ساڵێک بۆی بخوێنن وەک منهاج ئەو جار بێن پراکتیزەیکەن بزان تا شوێ توانیوانەوەی خوێندویانە توان جێبەجێکەن لە پرۆسەیشکردنە بەداخەوەی کەم لێر دەبینەوە شتە نییە کەسە دوکاندارە ئەوێت تەبیعەتی ئیسفنجی هەوێ ئیسفنج هەموو ئەم جۆرە کەسانە بتوانێت هەموو ئەو جۆرە تەبیعەتانە هەڵمژێت و بتوانێت بە شێوازێکی زۆر جوان مامەڵیان لەگەڵا بکات بۆی کە هەم کەسابەت و توانە و توجارەتەکەی خۆی دەرمیاڵێ هەل لە برەو برد نابێ هەم ئەو تاکانەی یەش نەلای بێتاقەت و بێزار نەبن لە دوکانەکەی بۆ نمونە تۆ دەچێت دوکانێک وەک کڕیارێک تەمە فرۆشیار بەدەنگتەوە دەبە خێراتن دەکا چیت پێویستە ڕێنوێنی دەکا بزانێت لە چ بەشێکت دەوێت چ شتێکت دەوێت زۆر تەبێی دەچێەوە شوێنە ئەو شتێ پێویستە بە تاقی دەکەوە بەدڵت نەبوو دایدەنیەوە چەند شتێکی دیکە تاقی دەکەوە بەڵام ڕەنگە شە لێرە من ئەوەی بە مطلقی باز ناکەم بەگشتی بەڵام لێرە ئەو جۆرە لە کولتوری بازارمان نەبێ بەداخەوە تۆچی لای دوکانداری زۆر جارێ چەند شتێکە تاقیکەوە یا شتێکە تاقیکەوە ئەگە بەدڵن نەبوو نەیکرێ ڕەنگە کابرا وەڵامی خواحافیزەکە نەداتەوە ئەوە کێشەکەی وڵاتانی ئەوروپا پێشکەوتویەکان لەوە بینیوێتەوە کە هەموو پیشەیەک پێویستە تۆ پێشتر ئامادە بکرێی بۆی ئەتر پیشەی مامۆسایەتیە پیشەی دکتۆریە پیشەی مهندسی پیشەی دوکاناریە ئەمەیە وای کردووە تاکەکانی ڕاهێناوە لەسەر ئەوەی کە بە شێوازێکی تەندروست مامەڵەکەن هەر دیقەت بن تا دوێنێ بۆ خەڵک ئەوی چۆن من ڕابهێنرێم بۆ ئیجازەی سایقەتی و چۆن ئەم شتانم پێ بخوێنێ و دەورە بخوێنم خەڵک گاڵتەی پێهات ئێستا بۆتە ئیجباری سیرەکەی ئەو کەسانی کە ئێستا ئیجازە دەرێن زۆر لەگەڵ خەڵکانەیە کە ئیجازە دەرێن نافەرقیان زۆر جیاوازە هۆڕین لیان بۆتە عیبە ئەمە بە نمونە بۆ تێنەوە ئەمە لە وای هۆشیاری هات و چوار زۆر بەرەو پێش ئەی بۆ ئێمە لە ڕۆی هۆشیاری کڕیار و فرۆشتنیشە دەورات بۆ ئەو دوکاناران نەکەینەوە کە من بە دنیا بێ دەڵم زۆرە لە کێشەکان چارەسەرەکات مەجارێکی زۆر کراوە هەیە بۆ بازرگانەکانمان کە سەرەدایانی دنیا بکەن یعنی خۆی سەفەری بازرگان بۆ دەرەوە و دیتنی دنیا و چۆنیەتی تەعاملی خەلکی دنیا لەگەڵ بازاری خۆیان ئەوە خۆی لە خۆی دەخۆڵەک و دەورەیەەکە ئەو پێشانگانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێتەوە طبیعی لە کاتی خۆی تا بەشداریمان لە پێشانگایەک دەکرێت لە دیاربەکر یان خۆت لە ئەستەمبۆل یا خۆت لە جێگایەکی تر هەتا ڤیزایەک وەردەگیرا بەچێ مەشاکلێک بەڵام ئەمڕۆکە بەدەیان معرەز لە ساڵێکە دەکرێتەوە و ئەوە خۆی لە خۆیدا هەنگاوێکە بۆ دروستکردنی عیلاقاتی شەریکاتی ناوخۆیی و بیانیەکان پردێکی تەواصولە پردێکی پەیوەندیە پردێکە بۆ ڕاگواستنی تەکنۆلۆژیای نوێ و سەردەم بۆ هەرێمی کوردستان بەڵێنی ئەوە دەین کە حەجڕە نمایەک دەرچێت لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕووی نرخەوە ئێمە بتوانین هاوکارێکی چالاک بین بۆ جێبەجێکردن چونە ژورۆژ لە بۆ جێگە گەشتیارەکان جیاواز بێ لە بۆ هاوڵاتی خۆمان و لە بیانی وای لێ بکەین لە بۆ هاوڵاتی خۆمان داشکاندنی باش هەبێ و لە بۆ بیانی نۆرمەڵ بێ بە شێوەیەکی ئاتیادی حکوومەت ئامار و داتایەکی ورد لەسەر بازار لەسەر پێویستیەکانی لەسەر هەموو توێژە کۆمەڵایەتەکانی دیاری کۆ بکاتەوانێ و هەروەها پێویستە ئاستی بەرهەمی ناوخۆیی بەهێز بکات هەم لە ڕووی کشت و کاڵی خۆراکی و هەم لە ڕووی بەرهەمی پیشەسازی شەوانێ ئەمانە دوو ئەبێت بەڕای هەروەها پێویستە چاودێری بخاتە سەر بازار ڕێکی بخات بزانێت یعنی بە جۆری دموگرافی و پێویستی شارەکان گەڕەکەکان بازاڕیان بۆ بکاتەوانێ ئێستا تۆ گەڕەکەت هەیە 5-6 ماڵە شوێنی بازاڕێکی تیان نییە خەریکین تەنزیمی بازاری خۆمان دەکەین خەریکین تەنزیمی ئاسعار دەکەین خەریکین یاساکان دادەڕێژین و ئینشاءالله بە داڕشتنی ئەو یاسا ئەو ڕێنمایانە یعنی کۆنتترۆلی ئەو وەزای ئینشاءالله بە کاتێکی گونجاو دەکرێت و خۆتش دەزانیت هەموو مەشاکل بە یاسا عیلاج دەکرێت ئەگەر یاسا نەبیت مەشاکل هەیە یاسا هەبیت طبیعی هیچ مشکلەیەک نابیت هەوڵ و ماندووبوو نابین و سەرجەم بوارەکانی ژیان بەسەرەکەینەوە کە پەیوەندی و باشیری هەیە بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیانەوە و ئەوەی لە دەستی ئێمە بێت و لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانە بێ بۆیانەکەین ڕێسایە بۆ هەموو ئینسانەکان و پاشان بۆ بازرگانەکان کە ئەفەرمێ ئەگەر ئینسان دوو شی و دوو دۆڵ لە ئاڵتونی هەبێ بینی دوو شاخ ئاڵتونی هەبێ لە بتەغا ثالثن هەوڵەیە و کۆشەکە بۆ شیوی سێهە
و ئەوەی کە هەناوی ئینسانەکان تێرەکە و پڕەکە تەنها گڵی ناو گۆڕ واتە بەزاندنی سنوورەکان لێ پێچینەوەی هەیە و ئەو ئینسانانی بە زوڵم و ستەم و ئازاری خەڵک سەرۆت و سامان و دەسەڵات کۆکەنەوە ئەبێ بە ئازار دای بنێ. خۆشەویستانم هەنگاوی ئەم جارەشمان بە کۆتا هات هەتا هەنگاوێکی تر ڕێزی سافی هەنگاو قبولکەن خواتان لەگەڵ.